شێوازەکانی پڕکردنەوەی فۆرمی گواستنەوە و دابەزین لە نێوان زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان چۆن ئەکرێت لەم ڤیدیۆیە لەگەڵمان بن. سڵاو، من سرۆز خۆشید، ئەندام لە لیژنەی ڕاوێژکاری وەرگرتی فۆرمی زانکۆڵاین و فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیک لەگەڵتان نابن. لەم ڤیدیۆیە لە خزمەتی ئێوەی بەڕێزە بۆ ئەوەی داواکاری هەندێک لە قوتابێ بەڕێزەکانمان جێبەجێ بکەین کە داوایان کردبوو شێوازی پڕکردنەوەی فۆرمەکانی گواستنەوە و دابەزین لە ڤیدیۆیەکە ڕوون بکەینەوە. ئێمەش لە خزمەتتانای لەگەڵمان بن بۆ ئەوەی بەوردی شێوازی پڕکردنەوەکەتان پێ بڵێین. هاتینەوە خزمەتتان و ئێستا ئێمە ئەو سایتە ئەکەینەوە کە تایبەتمەندە بە گواستنەوە یا دابەزینە ئەو فۆرمەی کە تیایدانراوە. ئەلبەتە ئێمە لە خوارەوە لە کۆمنتەکانمان و لە خوارەوە ڤیدیۆکەمانە سایتەکەتان بۆ دائەنێ ئەو لینکەی کە پێویستە بۆ پڕکردنەوەی فۆرمەکە. کاتێک کە لینکەکەمان لێدا فۆرمێکی لەم شێوەیە ئەکرێتەوە وەکو لە بەرچاوی بەڕێستانایە. ئێمە هێشتا داواکاریمان نە بۆ گواستنەوە نە بۆ دابەزین پێشکەش نەکردووە. دێنە سەر پێشکەشکردنی داواکاری بەو شێوەیە ڕەنجی سوورە بێت. کلیکی لەسەرەکەین چاوەڕێکەین تا ئەکرێتەوە کە فۆرمەکە کرایەوە بەم شێوازەیە کە ئێستا لە بەرچاوتانە. کۆمەڵێک داواکاری تایە، هەر قوتابیەکی بەڕێز ئەو داواکاریانە ئامادە ئەکات لە نزیکی خۆیەوە دای ئەنات بۆی لە کاتی پێویستە زانیاریەکان داخل بکات. بەڕێزان، لە بەشی یەکەمە نووسراوە بەکارهێنەر وشەی تێپەڕ. ئەوە تەنها بۆ بەشی دابەزینە، واتە ئێمە دێین لە پۆلی شەش لەسەر هەوێکەمانە دوو نووسین هەیە، وشەی تێپەڕ هەیە و بەکارهێنەر هەیە. لە بۆشایی یەکەمە کە نووسراوە بەکارهێنەرە نووسین، لەوەی دووەم وشەی تێپەڕ ئەنووسین. وەکو وتمان ئەوە تەنها بۆ دابەزینە، واتە بۆ گواستنەوە پێویستمان پێی نییە. لە بەشی دووەمە بۆشایی دووەم بریتیە لە کۆدی باجی زانکۆ بنووسە. هەر قوتابیەک هەر بەڕێزێک هەوێی خۆی هەیە، لەو هەوەیە کۆدێکی هەیە، دێ ئەو کۆدا لەم خانەیە ئەنووسێت. پاشان ئیمێڵی زانکۆی خوێنکار. ئێستا هەموو قوتابیان لە زانکۆکانی خۆیانە ئیمێڵی تایبەتیان بۆ دروست کراوە، دێن ئیمێڵەکەشان لێرە ئەنووسن. پاشان دێنە سەر ناوی خوێنکار، ناوی چواری خوێنکار بە کوردی ئەنووسین، واتە بە فۆنتی کوردی ئەینووسین، بە یونیکۆد باشترە. پاشان ژمارەی مۆبایلەکە، هەر قوتابیەک ژمارەیەکی مۆبایلی خۆی هەیە، لەو خانەیە ئەینووسێت. لە پاشان دێنە جۆری داواکاری، گواستنەوەیە یان دابەزینە. ئەمە گەر گواستنەوەمان ویست گواستنەوە هەڵەبژێرین، دابەزینمان ویست دابەزین هەڵەبژێرین. پاشان دێ ئەڵێ لە زانکۆی، واتە ئەو زانکۆی ئێستا ئەو قوتابیە داوامی تیاکات. بۆ نمونە بەڕێزێک لە زانکۆی سڵاحەدین لە هەر بەشێکایە ئەنووسێت لە زانکۆی سڵاحەدین. کاتێک کە کلیکی لەسەرەکەین هەموو زانکۆکانمان پێ ئەدات وەکو ئەیبینن. پاشان ناوی کۆلێژ یان پەیمانگەکەمان ئەنووسین، ئایا لە چ کۆلێژێکین، لە چ بەشێکی ئەو کۆلێژەی، یا لە چ پەیمانگەیەکیت و لە چ پەیمانگەیەک لە بەشەکەی پەیمانگاکە ئەنووسین. واتە کۆلێژەکە و پەیمانگاکە هەرچیەک بوو نووسیمان، پاشان بەشەکەی پڕەکەینەوە. کە بەشەکەمان هەڵبژارد ئەوە تەواو بوو. پاشان ئەڵێ بۆ زانکۆی، واتە ئەو زانکۆی ئەتەوێ بۆی بڕۆیت چ زانکۆیەکە. ناوی ئەو زانکۆی بە هەمان شێوە ئەنووسیت. بۆ نمونە لە زانکۆی سڵاحەدین ئەیەوێتێتە زانکۆی سلێمانی، کەواتە زانکۆی سلێمانی هەڵەبژێرێت. دووبارە کۆلێژ یا پەیمانگاکەت هەڵەبژێریت و پاشان بەشەکەت دیاری ئەکەیت. خاڵی دوای ئەوە بریتە لە ساڵی وەرگرتن لە زانکۆ، واتە ساڵی خوێندنی زانکۆت ساڵێک بووە. ئەلبەتە ئەگەر مەرحەلەیەک بیت 2020-2021 مەرحەلەی دوو بیت 19-20 بەو شێوازە ئەینووسیت. ئێستا لە قۆناغی چەند دەبیت. ئەگەر ناجح بوویتە چیتە قۆناغی دووەم ئەنووسی قۆناغی دووەم. ئەگەر لە قۆناغی یەکەم ماوی
ئەنووسی قۆناغی یەکەم بۆ قۆناغی بۆ هەمان شێوە بۆ چ قۆناغێک ئەڕۆی ئەینووسیت. لێرە خاڵێکی ئەڵێ بەپێی بڕگەی. بەڕێزان ئێمە خاڵ بە خاڵ بە وردی ڕێنمایەکانی گواستنەوە و دابەزین باس کراوە لە لامان لە ڤیدیۆکانمانە. ئەگەر ئەتەوێت بە بەرزی نمرەکەت بیت ئەوە لە خاڵی یەکەم بڕگەی یەکەم ئەلف تۆ ئەتوانی گواستنەوە بکەیت. بە هەمان شێوە ئەگەر بە لیژنەی پزیشکی بوو ئەوە ئەبێ بزانی بە چ بڕگەیەکە بڕگەکەت لێرە ئەنووسیت. ئێمە لە ڤیدیۆکانمانە لە بەشی یەکەم و دووەم و سێم بە وردی ئەوانەمان هەمووی باس کردووە تا بەشی پێنجەمیش. بۆیە ئەبێ بزانی بە چ بڕگەیەک گواستنەوەکە ئەکەیت. گرنگترین شت دووسیری بڕگەکەیە. لێرە باسی سیستمی خوێندنەکەتەکە. سیستمی ڕاستەوخۆ بووە، زانکۆلاییرە، پاراڵێلە یان ئێوارانە. ئەینووسیت پاشان بۆ سیستم ئێستا بۆچی سیستمێک ئەگوازیتەوە. ئایا سیستمی زانکۆلاییرە ئەیگوازیتەوە یا بۆ پاراڵێلەتی یا ئەستە ئێوارە کە ئەوەش نووسی ئەم زادەی لێرە هاوپێچ نووسراوە. هاوپێچ بۆ چییە؟ هاوپێچ بۆ نمونە بەڕێزت بە لیژنەی پزیشکی ئەتەوێت گواستنەوە بکەیت. کاتی ویست بە لیژنەی پزیشکی بێت ئەبێ راپۆرتی پزیشکی ئەو تەقریرێکە هەتا لە لای پزیشکێکی بەڕێز بۆ تیروسیوە دەی ئەلێرە دایێنێ سکارێکەی یا وێرەیەشی ئەگری بە مۆبایلەکەت لێرە زیادەکەی ئەلێرە نووسراوە زانیاری لەسەر فایلی هاوپێچ. کاتێک کلیکی لەسەرەکەی بەو شێوازە شتێک دەداتێ با بڵێن هەموو وردەکاریەکانە کاتێک دەرچوت بە ئاسی باشەیان بەرزتر کارتی دەرچوونت لە قۆناغی یەکەم هاوپێچ بکە بە بەرجێک ئاسی دەرچوونت دووستانێت. ئەگەر کۆچی دوایی دایک و باوکە ئەوە بەو شێوازە ئەو شتانەی پێویستە. هەر شتێک هەر خاڵێک کە بەڕێزت ویستت ئەلێرانە کە کلیکت کرد لەسەری ئەتوانی هەڵی بژێریت ئەو وردەکاریانەی کە پێویستە هەمووی لێرە داوای لێت کردو. ئایا وفاتنامەیەوێ، ئایا عەقد زەواجێوێ، ئایا موزوعی تەلاقە، هەر بابەتێکە کە ئێمە وەکوتم لە ڤیدیۆکان باسمان کردووە تۆ ئەتوانی بێی لێرە ئیسفادەی لێ بکەیت و هەموو بەڵگەکات حازرکەی وێرەیان بگری یا سکاریان بکەیت و لە لیستی هاوپێچە بۆیان دابرێت. کە لێرە دادە ئەلێراڵێ بەڵێت دەدەم سەرجەم زانیاریەکانم تا کۆتایی بەڵێ ئەوانێک کە زانیاریەکانی لێرە نووسیتە هەوی ڕاستە هیچ فێڵی شتیاریە. لە پاش ئەوە تیکی ئەەکەی ئەمجا دێیت پڕکردنەوە لێ ئەدەی کە پڕکردنەوە لێدا ڕاستەخۆ پێتەڵێ بە سەرکەوتوی زانیاریەکانت داخڵ بوو. ئەگەر هەڵەیەکە بێ بە ڕەنجی سوور بۆ نیشانەکات ئەوە نایڕێنێت. ئەوە سەبارەت بە پڕکردنەوەی فۆرمەکە. ئێستا گەڕێنەوە سەر لیستی یەکەمی. لێرە نووسراوە لیستی گواستنەوە لیستی دابەزین. ئایا ئەمانە چییە؟ وا باشە بۆ ئەوی بەداداچوون بکەین بۆ ئەوەی بزانین ئایا ئیشوکارەکانمان ئا ببینن ئەم بە ڕێزانە هەر هەمویان داواکاریان کردووە ئایسە بە ڕێزە پەسەند نەکراوە چونکە سیستمی خوێندە جیاوازە لە پەیمانگەی تەکنیکی دوکان ساڵانەیە بەڵام لە پەیمانگەی تەکنیکی کۆیە بۆڵۆ نایە. یەکسەر پێت ئەڵێ ئایا معاملاتەکەت تەواو بووە تەواو نەبووە گواستنەوەکەت جێبەجێ کراوە یان نەیسان بە ڕێزانە لە چاوەڕوانیایە ئەو شیدەکان سەوزەکان ڕەزامەندی درراوە واتە هەموو معلوماتەکان پێ لە تۆ ئەگەڕی ناوی خۆت ئەدۆزیتەوە ئایا ناوی توی تیایریە هەر وردەکاریەکەیە هەمووی بە وردی بە بەڕێستەڵێ. ئەوە لێرە ناوی خۆت لە زانکۆی لە چ زانکۆی خۆت نەخڵ کردووە لە چ کۆلێژ و پەیمانگەیەک بووە لە چ بەشێک بووە ڕاستەوە خۆ ناوەکەت ئەداتێ پێت ئەڵێ ئایا ئیشکارەکەت تەواو بووە یان ماوەتەوە لە چاوەڕوانیە یا ڕەفز کراوەتەوە. سەبارەت بە دابەزینش بە هەمان شێوازی لە لیستی دابەزین ئەلێرە ئەبێنین هیچ زانیاری و داتایەک نییە لە بەرەوێشتا دابەزینمان دەستی پێ نەکردووە. هەر کاتێک ئەوانش معاملاتیان دەست پێ کرد ئەو کاتە بە هەمان شێوە وردەکاریەکانت پێ ئەڵێتەوە. ئەوە وردەکاری شێوازی پڕکردنەوەکان بوو. ئێوەش بۆ بە دووبوونی ئێمە لایک سەبسکرایب کۆمنتان لەفکر نەچێت و هەروەها کەناڵەکەمان بە هاوڕێکانتان بناسێنن بۆ ئەوەی ئەوانیش سودمەند بن لە بەرهەمەکانمان.
هیوادارین هەرهەمووتان سبسکرایبی کەناڵەکە بکەن و بۆ هاوڕێکانتانی بنێرن و ئیسفادەش لەمانە بکەن کە ئێمە بۆمان شەرح کردوون هەر پرسیارێک هەر ڕوونکردنەوەیەک هەر داواکاریەکە بوو لە کۆمنت بۆمان بنووسن ئێمە لە خزمەتتانین بە هیوای سەرکەوتنتان و شتێکی زۆر گرنگ ئێمە تەنها لە یوتیوب نین بەڵکو لە ئینستاگرام و لە تیکتۆکیش هەین بە هەمان ناونیشان خزمەتی ئێواکەین لەوێش بە هەمان شێوە لایک و کۆمنتمان بۆ بکەن خزمەتتانەکەین ئێمە بۆ خزمەتی ئێوە ئەو کەناڵەوە دابەزراندووە هیوادارین سوودی لێ ببینن بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکتان سڵاو من سروود خورشید ئەندامی لیژنەی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ شێوازەکانی پڕکردنەوەی فۆرمی گواستنەوەی هەتا فێرەوی مشکلە